ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. ڤیدیۆ ئەمڕۆمان چیرۆکی پیاوێکی نابینە کە کۆمەڵێک گوشە و زاراوەینی تێدا فێر دەبین و ئەمانێت داوایەکتان لێ بکەین لەم چەند ڤیدیۆی ڕابردووە کە بڵاومان کردوونەتەوە بەڕاستی بینەری چانەڵەکەمان زۆر دابەزیوەوەتە ڤیدیۆکان بینەرێکی کەمیان بۆ هاتووە لەبەرەوە ئەگەر سوودت لە ڤیدیۆکانمان وەرگرتووە ئەوە سوپاس دەکەین ئەگەر ڤیدیۆکەت پێشنیارگەی بە هاوڕەکان بۆ ئەوی زۆرترین خەڵک سوودی لێوەر بگرێت. ئێستاش باگوێبیستی چیرۆکە بین. There was a blind man who lived in a small town. He always carried a lighted lamp in his hand whenever he went out at night. On one dark night, he was going with his lighted lamp in his hand. A group of men were passing that way. They saw the blind man and made fun of him. They said, "Oh, blind man, why do you carry that lighted lamp? You are blind and cannot see anything." The blind man replied politely, "This lamp is not for me, but for you people who have eyes. You may not see a blind man come in and push him." They felt ashamed and apologized. ئێستا شەوی کە گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. سەرەتا بەم شێوازە دەستی پێکرد. There was a blind man who lived in a small town. There was a blind man. واتە پیاوێکی نابینا هەبوو. Blind واتە نابینا، man واتە پیاو. Blind man واتە پیاوێکی نابینا. ئەم بەشەی ڕستەکە واتە پیاوێکی نابینا هەبوو. Who lived in a small town. کە لە شارۆچکەیەکی بچووکدا دەژیا. ئەم هووە بەکارەهێنرێت بۆ سفکردنی ناوی کەس کە لێرەدا blind manمان هەیە واتە پیاوێکی نابینا. لێرەدا ئەم هووە بۆ ئەو دەگەڕێتەوە کە لە بەشی یەکەمی ڕستەکە ئاماژەمان پێکرد. Who lived in a small town. Live واتە دەژیا in a small town لە شارۆچکەیەکی بچووکدا. Small واتە بچووک، town واتە شارۆچکە. ڕستەکەش هەموو ئەگەر بکەینەوە بە کوردی واتە پیاوێکی نابینا هەبوو کە لە شارۆچکەیەکی بچووکدا دەژیا. He always carried a lighted lamp in his hand whenever he went out at night. He always carried a lighted lamp. واتە هەمیشە هەڵی دەگرت. carry بۆ ئێستا واتە هەڵی دەگرێت. carried واتە هەڵی دەگرت بۆ ڕابردووە. a lighted lamp واتە چرایەکی داگرساو. lamp بەکارەهێنرێت بۆ ئەو گڵۆپانەش کە لە سەر مێز بەکارەهێنرێن بەڵام لە هەمان کاتا بە مانای چراش دێت. ئەم باشەی ڕستەکەش واتە هەمیشە چرایەکی داگرساوی لەگەڵ خۆی هەڵدەگرت. in his hand واتە لەگەڵ دەست چۆنڵی لە کوردیاڵی لەگەڵ دەستی خۆیان چرایەکی داگرساوی هەڵدەگرت. whenever he went out at night. هەر کاتێک whenever واتە هەر کاتێک he went out at night ئەڕۆشتە دەرەوە لە شەودا. واتە he went out واتە کە ئەڕۆشتە دەرەوە. went out خۆی لە ئەگەر بیکەین بۆ ئێستا ئەڵی go out واتە دەڕاتە دەرەوە بەڵام went out واتە دەڕۆشتە دەرەوە بۆ ڕابردووە. at night واتە لە شەودا. night واتە شەو و ئەم بەشەی ڕستەکەش واتە هەمیشە چرایەکی داگرساوی لەگەڵ دەستی خۆی هەڵدەگرت هەر کاتێک لە شەوە دەڕۆشتە دەرەوە. On one dark night, he was going with his lighted lamp in his hand. On one dark night واتە لە شەوێکی تاریکدا. dark واتە تاریک، night هەرۆک ئاماژەمان پێکرد واتە شەو. dark night واتە شەوێکی تاریک. لەبەرەوە ئەڵێن شەوێکی تاریک لەبەرەوە لە پێشەوە one هەیە. on one dark night واتە لە شەوێکی تاریکدا he was going with his lighted lamp in his hand واتە ئەڕۆشت لە دەرەوە بە هەمان شێوە چرا داگرساوەکەشی لەگەڵ خۆی هەڵگرتە بوو واتە چرا داگرساوەکەشی بەدەستەوە بوو. مانای ئەم بەشەی ڕستەکەش واتە لە شەوێکی تاریکدا دەڕۆشت لەگەڵ چرا داگرساوەکەی لە دەستیان. بەڵامە لە کوردیا بەم شێوازە نایڵین بەڵکو ئەڵێن لە شەوێکی تاریکدا دەڕۆشت و چراکەشی لەگەڵ دەستی خۆی هەڵگرتە بوو. بەڵام لێرەدا هەمان ئەو مانای هەیە بەڵام بە ڕێگەیەکی دیکە دەربڕراوە. دواتر وتی A group of men were passing that way. A group of men واتە گروپێک لە پیاو. man واتە پیاو بۆ یەک پیاو بەڵام men واتە پیاوان.
we're passing that way لەو ڕێگەیەوە تێپەڕین واتە لەو ڕێگەی کە ئەم پیاوە نابینا چراکەی هەڵگرتووە کە لەو ڕێگەی ئەم وەسابوو گروپێک لە پیاویش لێەوە تێپەڕین. They saw the blind man and made fun of him. They saw the blind man واتە ئەوان واتە ئەوان saw ڕابردووی وشەی کردداری سیە سی واتە دەیبینێت saw واتە بینیان they saw واتە بینیان they saw the blind man واتە پیاوە نابیناکەیان بینی واتە ئەوان واتە ئەو ئەوانە مەبەستی لە گروپە پیاوەکەیە پیاوە نابیناکەیان بینی and made fun of him و گاڵتەیان پێکرد. made fun of him واتە make fun of him واتە گاڵتەی پێدەکات بکە بۆ کەسی بەرامبەر ئەگەر کوڕ بێتەوە بەکارهێنرین made fun of him و کە made ڕابردووی وشەی makeە کە بەمانای ئەوە دێت گاڵتەیان پێکرد لە ڕابردوو. They said, "Oh blind man, why do you carry that lighted lamp? You are blind and cannot see anything." They said واتە ئەوان وتیان said ڕابردووی وشەی یاخود کردداری سێ واتە دەڵێت said واتە وتی لێرەدا دەڵێت they said واتە ئەوان وتیان oh blind man واتە ئەی پیاوە نابیناکە ئەوە هەر تەنها بۆ بانکردن بەکارهێنرێت دەڵێ ئەی پیاوە نابیناکە why do you carry that lighted lamp واتە ئەڵێن بۆچی تۆ ئەو چراداگرساوت هەڵگرتووە why do you carry واتە بۆچی تۆ هەڵت گرتووە that واتە ئەوە lighted lamp واتە ئەو چراداگرساوت بۆچی هەڵگرتووە. دواتر وتیان you are blind واتە تۆ نابینیت and cannot see anything ناشتوانیت هیچ شتێک ببینیت. you are blind واتە تۆ نابینیت and واتە هەروەها cannot see anything هیچ شتێکیش ناتوانی ببینیت. cannot واتە ناتوانیت see واتە دەبینێت بەڵام cannot see واتە ناتوانیت ببینیت anything واتە هیچ شتێک ماناکەشی بەم شێوەیە واتە تۆ نابینیت و ناتوانی هیچ شتێکیش ببینیت. The blind man politely said, the blind man واتە پیاوە نابیناکە politely said واتە بەڕێزەوە وتی politely واتە بەڕێزەوە said هەروەکو ئاماژەمان پێکرد واتە وتی مانایان بەشەی ڕستەکەش واتە پیاوە نابیناکە بەڕێزەوە وتی This lamp is not for me, but for you people who have eyes. This lamp واتە ئەم چرایە is not for me بۆ من نییە but for you people بەڵام بۆ ئێوەی خەڵک who have eyes کە خاوەنی چاون یاخود کە چاوتان هەیە. ئەم بەش یەکەمی ڕستەکە this lamp is not for me واتە ئەم چرایە بۆ من نییە is not واتە بۆ ئەو ناتە وای لێ کردووە کە ڕستەکە نەرێبێت بەڵام ئەگەر بڵێ this lamp is for me واتە ئەم چرایە هی بۆ منە بەڵام ئەگەر بڵێ is not for me واتە بۆ من نییە but for you people بەڵام بۆ ئێوەی خەڵک who have eyes کە چاوتان هەیە یاخود خاوەنی چاون ئەم هووە بە هەمان شێوە بۆ وەسفکردنی people بەکارهاتووە کە بەواتای خەڵک دێت کە تەواوی ڕستەکەش واتە ئەم چرایە بۆ من نییە بەڵام بۆ ئێوەی خەڵکە کە چاوتان هەیە. You may not see a blind man come in and push him. You may not واتە لەوانەیە you may not see واتە لەوانەیە نەیبینن a blind man coming واتە لەوانەیە نەیبینن پیاوێکی نابینا دێت coming واتە دێت and push him و پاڵی پێوەنینیان خۆتانی پیا بکێشن کە مانای بەسەرەتای ڕستەکە you may not see a blind man واتە ڕەنگە پیاوێکی نابینا نەبینن a blind man ئەو ئەیە بە هەمان شێوە کە لە ڤیدیۆکانی پێشوش ئاماژەمان بۆ کردووە نیشانەی نەناسراویە a blind man coming واتە لەوانەیە نەیبینن پیاوێکی نابینا دێت and push him و پاڵی بنێن ئەوە مەبەستی لەوەیە بۆ نمونە ئەگەر ئەو چرایەکی بەدەستەوە نەبێت ئەوان کە ئەم هەر چراکی بەدەستەوە گرتووە خەڵک گاڵتەی پێکات بەڵام ئەگەر چرایەکی بەدەستەوە نەبێت ڕەنگە خەڵک خۆی پیا بکێشێت ئەمیش ئەم ڕستەی بۆ شێوازە وتووە بۆ ئەوەی دەوروبەرەکەی ئاگادار بکاتەوە. They felt ashamed and apologized. They felt ashamed
واتە هەستیان بە شەرمەزاری کرد. They felt واتە هەستیان پێ کرد. Ashamed واتە شەرمەزاری. They felt ashamed and apologized و apologized واتە داوای لێبوردنیان کرد یاخود معزەرەتیان هێنایەوە. تەواوی ڕستەکەش واتە هەستیان بە شەرمەزاری کرد و معزەرەتیان هێنایەوە. بەم شێوازەش کۆتاییمان بەوانەی ئەمڕۆمان هێنا. بەو هیوایەین وانەیەکی سوودبەخش بوو بێت بۆتان و هەر ڕەخنەو پێشنیارێکتان هەیە لە کۆمنت بۆمان بنووسن و ئەمە پرسیاریەوەتان لێ بکەم کە ئایا چیرۆک زیاتر بڵاو بکەینەوە یاخود گفتوگۆی نێوان دوو کەس و بەڕای خۆمان چیرۆکەکان سوودێکی زیاترێ بێت بۆتان. تاوەکو ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ.